باوەڕمان بۆەوەی بکە ئەم معجزە گەورەیە هەیە کە معجزەی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام ئەم قورئانێکە بەردەوامە ئادەی وەرن هەموو ئوممەتانی دنیا قورئانێک وەکو ئەمە داڕێژن جارانە وترا ئەی عەرەبینە وەرن قورئانە داڕێژن ئێستا زمانی کۆمپیوتەر و زمانی تەکنۆلۆژیای تازە و گەیاندنی زۆرڵێ ئادەی ئوممەتانی دنیا و زۆر زیرەکەکانی دنیا ئادەی ئینگلیز ئەڵمان یابان وەرن قورئانێ وەکو ئەمە داڕێژن پیتەکانی حرفەکانی جملەکانی بەو شێوەیە داڕێژن کە لەم قورئانە داڕێژراوە نەک بە بەلاغەی عەرەبی بە زمانی خۆتان دایڕێژن بە کۆمپیوتەر دایڕێژن بزانن ئەتوانن وابێ بزانن ئەتوانن بسم الله الرحمن الرحیم کە 19 حرفە دوای ئەلیف لام میم لە سوورەی بەقەرەوە کە دەست پێەکەی ئەلف زۆرتر بێ لام زۆرتر بێ میم زۆرتر بێ بە تەسەلسول دەست پێ بکەی هەر یەکێکیان دوو بەرابەری ئەوی تر بێ ئابزانی ئەتوانین ئەم قورئانە وا داڕێژن دنیا و ئاخرەت بەقەدەر 168 جار تکرار ببنەوە مسلمان و قیتال 41 بە 41 تکرار ببنەوە علم و ئیمان وەکو یەک تکرار ببنەوە کافر و مسلمان تکرار ببنەوە بەڵام فەرقەکەیان 104 دەبێ یعنی 114 سورەت کابرای مسلمان پێوەی پابەندە بۆیە فەرقی هەیە لەگەڵ کابرای کافر ژن و پیا وەکو یەک بن المەرأة والرجل ئەم تەوازونی حرفانە تەوازونی کەلیمەکان کە لەنەوە ناکرد ئایا توانن ئێمە ئەوە بکەن یا و معجزانی لەسەر دەستی کە کراون و هەموو ڕیوایەت کراون بە سەنەدی صحیحەوە هاتوو کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام دەستی مبارەکی خستۆتە ناو ئاوە لەژێر پەنجەکانی ئاو هەڵقوڵاوە 80 کەس دەستنوێژی پێگرت جگە لەمەی کە ئەم حەدیسە ئیشارەتی پێدا یەکەم لە هەمویان ڕەوان بێشتر بوو کە جەوامع الکەلیمی دراوەتێ واتە وشەی کورت و مختصر بەڵام پڕ مەعنا